دوو تەقینەوەی یەک بە دوای یەک لە بەردەم ئەو شوێنەی حزبی دیموکراتی کوردستان لە شاری کۆیە مەراسیمێکی تایبەتی تیادا بەڕێوە دەبرد بە بۆنەی ساڵیادی لەدایکبوونی دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ 7 کەس دەبنە قوربانی کە 5یان پێشمەرگەی دیموکراتن و دوانیشیان کارمەندی ئاسایشی شاری کۆیە بوون. خەسرە و ئەڵماسی نووسەر و لێکۆڵەر میوانی کورد کۆنێکشنە. کاک خەسە و سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت و پرسیاری یەکەمیشم ئەوەیە چ خوێندنەوەیەک بۆ ئەم جۆرە ڕووداوانە دەکرێت ئەم هێرشانەی کە کرانە سەر حزبی دیموکراتی کوردستان. بەڵێ زۆر سپاس کاک بەڵێن بەپێی ئەو ئاخەوتنانەی کە لە بەرپرسانی حزبی دموکراتی کوردستان هاتوونەتە دەرێ و بە لێکدانەوەی ئەم ڕووداوانەی لە چەند ساڵی ڕابردوودا لە گۆڕپانی سیاسی و خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان هاتوونەتە ئاراوە پێدەچێت ئەم دوو تەقینەوەی کە ڕوویدا چەخماخەی بە کردەیکردنی و هەڕەشانە بێت کە لە ماوەی ڕابردوودا لە کاربەدەستانی ئەمنی و نظامی کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەر ئەو چەمکانێک کە تازە لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتوونەتە ئاراوە وەکو ڕاسان و چەمکی ڕۆژهەڵاتەوەری پێدەچێت چەخماخەی بە کراریکردن و پراکتیزەکردنی ئەو هەڕەشانە بێت کە لە هەروەکو جەنابیش داماژە بۆ کریانی هەفتەیەک بەر لەم ڕووداوە یەکێ لە گەورە سەرکردە لەشکریەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەگەر بە هەڵەدانە چوو بم یەکێک بوو لە سەرکردەکانی هێزی دەریایی کۆماری ئیسلامی ئاماژەیەکی ترسناکیدا بەوەی کە دەڵێ نەیارانی ئێران لە هەر شوێنێکا بن ئێمە حسابی خۆمانیان لەگەڵدا دەکەین و دەشزانی. بەڵێ ڕاستە ئەو لێدوانە لە زاری بەرپرسێکی باڵای سەربازی ئێرانەوە هاتە دەرێ بەوەی کە کۆماری ئیسلامی ئێران هیچ هێڵێکی سووری بۆ خۆی نابینێت بەرامبەر بە نەیارەکانی و ئەمە یەکەم لێدوانی لەو بابەتە نیە. پێشتریش لێدوانی لەو بابەتەمان جۆ لێ بووە لە زاری بەرپرسانی دیکەی پلە بەرزی کۆماری ئیسلامی ئێران کە هەم هەڕەشان لە هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵات کردبوو دوای ئەو جموجۆڵە چەکداری کە لە ساڵانی ڕابردوو بە تایبەت لە هاوینی ڕابردوو دەستی پێکردەوە کە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەر چوە بن ئەوان هێرشەکەنە سەریان و ئەو جموجۆڵە چەکداریە و ئەو ئەکتیڤیتیانە بە وەڵام نایڵنەوە. لە چەندیمانەیەکی پێشتردایە لە چەند و توێژێکی تریشدا خالد عەزیزی سکرتێری حزبی دیموکراتی کوردستان چەند جارێک ئاماژەی بەوە کردووە کە چارەسەری کێشەی کورد لە ڕێی دانوستانەوە دەبێت لە ئێراندا. ئەگەر بێت و ئێران لە پشت ئەم جۆرە ڕووداوانەوە بێ یانێ تا ئێستا بە شێوەیەکی فەرمی پشتڕاست نەکراوەتەوە بەڵام وەکو ئەگەرێک ئایا ئەمە بەمانای ڕەتکردنەوەی هەموو دانوستانێک نایەت لەگەڵ کورد لە ڕۆژهەڵاتە؟ بەڵێ لە وەڵامی و پرسیاری جەنابدا منەتوانم ئاماژە بە دوو خاڵی سەرەکی بدەم. یەک ئەوەی کە بەڕای من ئەم شوێنەی کە هێرشی کرایە سەر کە بە قەڵای دموکرات بەناوبانگە وەکو سەمبولێک و ڕەمزێکی دیموکراتەکان وایە و بەڕای من ناکرێت ئەمە بەجیادانین بۆ حەدەک چون تا چەند ماوەیەک لەوە پێش حەدکا و حەدەک پێکەوە ئیشانە کرد ئەم قەڵایە کە لە نێوانی دوو کەمپی دیکەی دیموکراتەکانە لە نێوانی ئەو دوو شوێنە هەڵکەوتووە بە ڕەمزی دیموکراتەکانە ناسرێ و ئەو هێرشە بەڕای من بە تەنیا هێرش نییە بەرامبەر بە حەدەک بەڵکو بۆ حەدکاشەوە پێشتریش لەسەر کۆمەڵی شۆڕەژێری زەحمەتکێشان هەمان هەوڵێکی وا لە ئارادا بوو کەویان پوچەڵ کرایەوە و یەک تێبینی دیکە کە ویستم باسی بکەم ئەوەیە کە هەر لە درێژەی ئەو خاڵەدا ئەوەیە کە ڕێژیمی کۆماری ئیسلامی ئێران لە وەڵامی ئەو سیگناڵانەی کە حەدەک ناردبوویوە لە هەموو بە بەراورد لە حیزبەکانی دیکە دەرمونیانتر بووە
نێوەندگیری کاربەدەستانی باشووری کوردستان وەڵامی نەرێنی هەبووە بۆ دەستپێکردنەوەی دام زۆر بە کورتی پێم بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ژمارە ڕێکەوتنی ئاسایشی هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا ئەمە چەندێک کاریگەری بەسەر ڕەوشی لایەنە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەیە لە دەچرکەدا وەڵامم دەرەوە فەرموو. بەڵێ من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆی ئەو ڕاگەنراوانەی بڵیان کردووە وەڵامێکی باشیان هەبوو و دەکرێت ئەو سێگۆشەی براوە دۆڕاو بگۆڕێ بۆ براوە. کاکەسە و زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. زۆر سپاس.